دووبارە سڵاتان لەبێ هەر لە هایتێکسم دەستگای ڕوانگە بە چەندین بابەتی جیاواز و پرۆژێژی سەرنجڕاکێش بەشداری لە هایتێکس کردووە. ئێستا میوانداری گۆڤار حارس بەڕێوەبەری پەیوەندیەکان و میدیا لە دەستگای ڕوانگە دەکەم. کا گۆڤار زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. دەستگای ڕوانگە چۆن بەشداری کردووە لەم ساڵی هایتێکس؟ پلانتان چییە و پرۆژەکەتان چییە؟ زۆر باشە. سەرەتا دەستخۆشتان لێکم بۆ چاوپێکوتنە. ئێمەوە ساڵانە بەشداری لە هایتێکسەکەین. ئەم ساڵیش هەموو ساڵێک بە شێوازێکی جیاواز بەشداریمان کردووە. ئەم ساڵیش بە هەمان شێوە. بەڵام گرنگترین ئەو چالاکیی ئێمە کە لەناو هایتێکس هەمانەکو دەستگای ڕوانگە ئەوەیە کە ئێمە پاڵپشتی دارایی بزنسە بچووکەکانەکەین لەگەڵ ڕێکخراوی IBB ئەمریکی بۆ ئەوی کە بتوانین پاڵپشتی داراییان پێ بدەین، بتوانن ئەو بزنسانە بچنە سەر پێی خۆیان و بتوانن گەورەتر بن و کارمەندی زیاتر و هەلی کاری زیاتر بگون با بڵێن بڕەخسێنن بۆ لاوەکانمان لەناو هەرێمی کوردستاندا. ئەوە وەکو چالاکی یەکەم. چەند چالاکی دیکەشمان هەیە دوای بەدوایەوە. دووەم چالاکی کار پەیوەندیان بە هەلی کار و بازاڕەوە هەیە. دروستکردنی CV لە نوێی بەیانی هەتاوەکو 6 ئێوارەکە باڵێن پێشانگاکە داخرێ. هەر کەسێک CV نەبێت یاخود CVیەکی هەبێت چەند جارێک تەقدیمی کردبێت و نەیتوانی بێت کە هەلی کاری پێ بەدەست بێنێت دیارەکە خەلەر لەگەڵ CVەکەی هەبووە دێتە نابوتی دەستگای ڕوانگە شوێنەکەی دەستگای ڕوانگە. ئێمە ئەگەر CV نەبوو بۆی دروستەکەین، ئەگەر خراپبوو بۆی چاگەینەوە. ئەو وەکو با بڵێن وەکو بابەتی هەلی کار، وەکو بابەتی گەنجان و بابەتی AIش چەند بابەتێکمان ئامادە کردووە کە هەر سێ ڕۆژ یەکەم لێکچەرێکمان هەیە وانەمان هەیە لەلایەن کەسانی شارەزاوە لەسەر بابەتی AI، لەسەرەوەی چۆن AI تێبگەێنم، لەسەر بابەتی خۆگونجاندنی گەنجان لەناو بازار و لەسەر چەند بابەتێکی دیکەش کە چۆن ببم بە خاوەنکاری خۆم بن. باشە لەگەڵ سێ با بڵێن عەسرە چاشمان هەیە لەگەڵ میوانی خۆشەویستە باسی ئەوەکەین تا ژیری دەستکرد چ کاریگەری دروست دەکات لەسەر هەلی کار، لەسەر بازاری کار، ئایا خەتەری هەیە لەسەر ژیانی کاری ئێمە. ئەمە وەکو چالێکەکانمان لەناو هایتێکس بۆ ئەم ساڵ وەکو دەستگای ئەوە کارتان زۆرە. جا کارێکی زۆر باش دەکەن بە تایبەتی بابەتی گەنجان ئەو ستارتەپانە ئەو پرۆژە بچووکانە. ئەم ساڵ پرۆژەکان چۆن دەبینین؟ چی تێدایە؟ شتەکان لەسەر چه ئاستێکە لە جیهانی مەسەن بیرۆکەکانمان ئایا بیرۆکی جیهانین یان شتە خۆماڵین و پێ دوایە هیچ کام لەو بیرۆکانە بتوانێت کاریگەریشی باش دروست بکە؟ زۆر باش. ئێمە ئەم ساڵ زیاتر تەرکیزمان لەسەر چی بوو؟ لەسەر ئەو بزنسانەی کە بنچینەکانیان تەکنۆلۆژیایە. بۆ لەبەرەوەی خۆ دەزانی ئێمە لەناو هایتێکسین و بەدەرەوەی کە لە ئێمە لەناو هایتێکسین ئەبینین کە ئێستا دنیای ئێستا وای لێ هاتووە گەر تەکنۆلۆژیای تێدا نەبێ هەر بزنسێک بێت بەرەو دواوە دێوەک لەوەی بەرەو پێشەوە بچێت. جا لەبەرەوە ئێمە زۆر گرنگیمان بۆ بزنسە بچووکانە داوە کە تەکنۆلۆژیان لەناو بزنسەکانیانە دانا و یاخود هەر بابەتەکەش وەکوی تەکنۆلۆژیە. پرۆژەی زۆر جوانیان تێدایە. بۆ نمونەیەک لەو پرۆژانە پرۆژەی ژیری دەستکردن کە تێدایە. باسی ئەوەکە کە تۆ ئایا خاوەنی پیجێکی گەورەی یا خاوەنی سۆشیال میدیایە گیان وەبسایتێکی شوێنەتەیە کۆمنت بنووسی، ئەگەر ڕێژەیەکی زۆر کۆمنتت بۆ هات تۆ چۆن ئەم کۆمنتانە ئەنەلایزەکەی؟ ئایا ئەم کۆمنتانە خراپن باشن یان بەکەڵکی تۆ دێن یان لە مەسلحەتی تۆن؟ ئایا بەکەڵکیەوە دێن کە بیانکەی بە داتایەک و بۆ بزنسەکەی خۆت بەکاریامێنی و چەندەها بزنسی کەشی تێدایە بۆ بەرهەمێنانی کارەبا بە کەمترین وزە کە کەمترین وزە بە فیڕۆ بچێت بۆی کە زۆرترین کارەبا دەست بکەوێت و چەندەها پرۆژەی دیکەشی تێدایە. ئەم ڕۆژانە چیان گرنگە بۆ ئێمە؟ ئەمڕۆ لێرە 30 پرۆژەنەمان ئەم 4 ڕۆژە لێرە خەڵکانێکی زۆر سەردانیانەکات و خەڵکانێکی زۆریش ئاگای لێتی کام بزنسانە لێرە چی دەکەن و چی ناکەن. لە کۆتا ڕۆژی هایتێکس کاتژمێر 4 لەسەر ستێجی کۆنفرانس ئێمە دە لەو بزنسانە لەگەڵ ڕێکخراوی IBB هەڵبژێرین و پاڵپشتی دارایی وەرەگرن هەتاوەکو $5,000 تاوەکو $5,000 تاوەکو پرۆژەکە گەورە بکە. بەڵێ بەدڵنیاییەوە زۆربەی کاتژ کۆمپانیای باشیان لێ دروست دەبێت. جا هەر بۆ نمونە با بڵێن باسی مۆزوع بکەین پار هەر لێرە بووین سێ لەوانەی کە ستارتەپ بوون لێرە ئێستا ساڵ لەناو هایتێکس بوتیان هەیە خۆیان. بەڵێ وەکو کۆمپانیا بەشداریان کردووە. یەکێک لەوانە ئاگۆرا ڤژنە بۆ نمونە، یەدانێکیان گەیمینگە بۆ نمونە یاری با بڵێن یاری دروستەکات بەشداریان کردووە وەکو کۆمپانیا بەشداریان کردووە ئەم ساڵ. دەستەکانە خۆش زۆر سپاس. بەڕێز گۆڤار حارس بەڕێبەری پەیوەندیەکان و میدیا لە دەستگای ڕوانگە زۆر سپاس. میوانی کوردستان نمونە زۆرن لە هایتێکس دەگەڕێمە وڵاتان لە هەواڵەکانی دیکە و لە بەرنامە 24+ بابەتی زۆر سەرنجڕاکێش هەیە دەمە ئاگادارتان بکەمەوە. دەگەڕێمە لای